بەداخەوە بۆ ئەو ڕووداوە دڵتەزیێنە ئەو ڕووداوە قێزەونەی کە ڕوویدات لە شەوی 25 لەسەر 26 مانگ لە مجەمەعی کەنەکەوە. ئێمە لە دوای ئەوە کە ئەو هەواڵەمان بیست هێزەکانمان دەست بەکار بوون بتوانن بە دوای ئەو تومەتبارانە بگەڕن کە ئەو کارە قێزەونیان ئەنجام داوە و خۆشببختانە ئەمڕۆ توانیمان ئەو دوو کەسەی کە ئەو تاوانیان ئەنجام داوە دەستگیریان بکەین و خۆیان دانیان بە تاوانەکانە و دوایی لە بەردەم بەڕێزدا دووەری لێکوڕینەوە دانیان بە تاوانەکەی خۆیانانە و ئەمە دوو کەسن تەمەنیان یەکێکیان 18 ساڵە یەکیان 7 ساڵە کە ئەوە نەوجەوانە یەکێکیان بۆیە ناتوانین ڕاستە خۆی ئێستا دەمچوی پیشان بین بەڵام لێکۆڵینەوە لەگەڵیان تەواو بووە دانیان بە تاوانەکان ناوە و ئێستا لای پۆلیس بندن ئینیام کوڕە خۆتانەزان تەمەنی 13 ساڵ بووە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی نەبووە هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەس نەبووە ئەوەی کە دانیان پیاناوە ئەم کوڕە مۆبایلێکی گرانبەهای پێ بووە لەگەڵ بڕی 30,000 دینارە مۆبایلەکان بردو و پارەکەشیان بردووە لەو تاوانبارانە پارە قەرزار بوون 150 بە قسەی خۆیان 150,000 دینار قەرزارن هی شوێنێک ئەو مۆبایلیان بردووە بۆی بیفرۆشن و ئەو قەرزەی پێ بدەنەوە بوونێکێکیان هەر هاوڕێی نزیکی بۆ لە مەکتەب لەگەڵێتی ئەمە سعات 8:45 دقیقە شەو تەلەفۆنیان بۆ کردو پیان وتووە بە تەنیا وەرە بۆ ئەم شوێنێکی ئێستا ئێوەی لێن لێرە قسە بکەین بە یەکەوە دانیشتنیە بکەین کە گەشتوتە ئێرە ئەوان بە هەردووکیان لەوێ پەلاماریان داوە دانیان بەوە نا مۆبایلەکان لێرە لە خانوویە کاخسۆتە ژێر گڵەوە دەتەنیشت کەلاوەیەک لێرە مۆبایلەکەی شێنامانە سەرە مۆبایلەکەشیان دەرکرد بە دەستی خۆیان یعنی ئەمە ئەوەنێت ئیسپاتی کرد کە ئەوان تاوانەکەیان ئەنجام داوە